لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیان تووشی چەندین چەرمەسەری و کێشە و قەیران بوونەتەوە. پەرلەمانتاران ڕاستەوخۆ نوێنەری هەڵبژێردراوی هاوڵاتیانن. ئەو پەرلەمانتارانەش بۆ داواکردن و چارەسەرکردنی کێشە بەردەوامەکانی هاوڵاتیان کە لە سایەی کابینەیەک لە دوای یەکەکان تووشیان دەبێت چەندین یادداشتیان داوەتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان تاکو کێشەکانی هاوڵاتیان چارەسەر بکرێت وەکو پیشەی پەرلەمانی و لە نێویشیاندا پێدانی یادداشتێک تایبەت بە گەڕاندنەوەی دەرماڵەی قوتابیان، بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نایخاتە بەرنامەی کاری دانیشتنەکانی. ئێمە دوێنێ پێشنیازە بڕیارێکمان ناردە سەرۆکایەتی پەرلەمان بۆی بڕینەوەی دەرماڵە بۆ خوێندکاران بە یاسا ڕێک بخرێت لە پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەرچێ، چونکە کە بە یاسا بێ ئەنجومەنی وەزیران هەر کاتێک کە ئارەزووی کرد ناتوانێت دەستکاری بکە و دەستی بۆ بۆ ئێمە وەکو عیلاجێک وەکو ڕێگە چارەیەک خستمانە ڕوو، بەڵام بەداخەوە نەخرا بەرنامەی کار. لای خۆشیەوە پەرلەمانتارێکی تر دەڵێت یادداشتمان داوەتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، بەڵام وەڵاممان نادەنەوە و هەروەک چۆن کۆچی هاوڵاتیانیان فەرامۆش کرد کە نە لێژ نەچوو نە کۆبوونەوەیەکیش لەو بارەیەوە کرا، ئاواش ئامانجێتی کێشەی قوتابیان بێدەنجی لێ بکات. ئەو چاوەڕێی نووسراوی حکوومەتە، حکوومەتیش بە ئارەزوی خۆی وەڵامەیاتەوە، احتیمالە بەخۆ بە پێڕەوی ناوخۆ بێت ئەو یادداشتە لە 14 ڕۆژا بێ وەڵام بدرێتەوە، بەڵام حکوومەت جارێ بە 3 مانگ وەڵام نادێت، ئەسڵەن هەر وەڵام نایاتەوە، بەڵام پەرلەمان نایە ئیجرائات بکات لەسەرەوە. ئەمە لاوازی پەرلەمان خۆیەتی، یعنی چونکە دەسەڵات هەیە تۆ پەیڕەوێکی ناوخۆ لە بەردەستایە توانین بە پێڕەوی ناوخۆیە تەسەڕوف بکەیت و مادەکانی ئەوە جێبەجێکەی. لە ڕابردوودا پەرلەمانتاران بە ژمارەی یاسایی چەندین یادداشتیان داوەتە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، بەڵام یادداشتەکان پشتگوێ خراون و چاودێرانیش پێیان وایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پارێزەر و گولەبەندێکی باشی کابینەی نوێمی حکوومەتی هەرێما. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.